یانەی سیروانی نوێ سەرەڕای دۆڕاندنە گەورەکەی لە هەمان کاتیشدا پلەی دووەمی ڕیزبەندی ئەم ساڵی خولی نایابی کوردستانیشی لەدەستدا. لە میانە یەکێک لە یاریەکانی هەفتەی کۆتایی خولی نایابی کوردستان یانەی سیروانی نوێ لە یاریگەی ئاشتی میوانداری پێشمەرگەکانی هەولێری کرد. لەگەڵ دەستپێکردنی فیکەی ناوبژیوان هەردوویانە هێرشەکانیان دەست پێ کرد. بەڵام یانەی میوان لە خولەکی سێ لە ڕێگەی فەرهەنگ وریاوە گۆڵی یەکەمی یاریەکەی تۆمار کرد. دوای ئەو گۆڵە یانەی خاوەن یاریگا فشارەکانی بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە زیاتر کرد و لە خولەکی 8 گۆڵی بەرامبەری یاریەکەی تۆمار کردەوە. هەرچەندە یاریەکە بەرەو کۆتایی دەڕۆیشت، بەڵام جارێکی تر یانەی میوان دەست پێشخەری گۆڵی کرد و جارێکی تر فەرهەنگ وریا لە خولەکی 32 گۆڵی دووەمی خۆی ویانەکەی تۆمار کرد و ئەو گێمەش بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی پێشمەرگەی هەولێر کۆتایی هات. گێمی دووەم بە پێچەوانەی بۆ چوونەکانەوە یانەی پێشمەرگەی هەولێر ئەنجامەکەی قورستر کرد لەسەر سیروانی نوێ، کاتێک فەرهەنگ وریا هاتریک و عەبدوڵڵا سەربەز لە خولەکەکانی 49 2 گۆڵی تریان بۆ یانەکەیان تۆمار کرد. یانەی سیروانی نوێ دوای ئەوەی گۆڵی دووەمی لە ڕێگەی بەهادین بەکرد لە خولەکی 6 بە شێوازێکی نایاب تۆمار کرد و دەستیشی بەسەر یاریەکەدا گرت، بەڵام نەیتوانی سەرکەوتوو بێت لە یەکسانکردنەوەی ئەنجامەکە و هەر لەم گێمەشدا سنووری گۆڵی خاوەن یاریگەش ڕێگر بوو لە گۆڵی پێنجەمی پێشمەرگەی هەولێر. لە کۆتاییشدا یاریەکە بە 4 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە بەرژەوەندی پێشمەرگەی هەولێر کۆتایی هات و پلەی دووەمیشی بەیانەی خاوەن یاریگا چۆڵ کرد. بەڵێ بەڕاستی من نازانم شەوتی یەکەم ینی ئەوەی تەوەقوعمان ناکرد ئاستی تیپەکە بوو، چکە ئێمە 3 ڕۆژە زیاتر محازەڕی لە ڕووی دەرونیەوە باسیەکەین کە ئێمە ئەوکو پلەی یەکەمان لە دەزاوە با پلەی دووەمە دەست بێنین و احترامی تیپی بەرامبەر بگرین کە ڕاستە ئەنجامی لەسەر نییە بۆ ئەوان، بەس بۆ ئێمە ئەنجامی لەسەرە. یعنی 3 ڕۆژە لەسەر یەک باسی واکەین، بەس بەداخەوە لە بیدایەتی یاریەکە سێرمان کرد عکسەکەی بوو، ئەوان لە ڕووی دەرونیەوە زۆر مرتاحبوون و ئێمە یاریزانەکانمان شپرزەی پێوە دیار بچکە ئێمە هەر نازانم لە دقەی 0 گۆڵمان لێکرا، ینی شەوتی یەکەم شیرازەی تیپەکە بە تاواتی ڕووخا بوو. بەڕاستی نازانم ینی شکستەکەم ڕۆ نازانم بۆ چی بۆ بگەڕێنەوە، چکە تۆ پلەی یەکەمی لە دەزاوە ئەما توانی پلەی دووەم بێنین، بەس ئاسێکی زۆر خراپمان پێشکەش کرد. وڵی ئەگە بگەڕێنەوە بۆ دە یاری پێشمەرگە ئێمە لە 9 یاری یەک یاری نەبی لە 9 یاری ئیستاهلی برنەوە بوون. زۆر جاو قسەم گوتیە ئێمە لە مەرحەلەیەک بەسەکەتین ئەدایکی باشمان بەدەست نەدەینا، 3 خاڵمان بەدەست دەینا، بەڵام لە مەرحەلەی نیهایە ئەدایکی باشمان دەکرد خاڵمان بەدەستنەینا. من قەنەعەتم وا بوو ئەگەر پێشمەرگە ئەم ساڵ تۆزێ بەخەت یاوەری با دەکرا بەلایانی کەمەوە یەکەمیان دووەم، وەکو پێشمەرگە کۆموکورتیمان زۆر بوو، هەندێک کەموکورتی پەیوەست بوو بەخۆمەوە، هەندێک کۆموکورتیش پەیوەست بووە بە گشتی یانەکەەوە. بە خاڵ و پێشمەرگەی هەولێریش پلەی پێنجەمی ڕیزبەندی بەدەستهێنا کاتێک 12 خاڵی کۆ کردەوە. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.